بەدیار ئەو پەیکەرەوە وەستاوە کە 3 مانگ لەمەوبەر دوای نزیکەی 2 مانگ لە ماندوو بوون تەواویان کرد. ئەمە ئاسەواری پەیکەری فەقێ ئەحمەدی دارەشمانەیە کە 3 مانگ لەمەو پێش لا دەروازەی شاری قەڵات زێدانرا. ئەم شێواندنە کاری دەست نییە چکە تەوی پەیکەرەکە بە جۆرێکە کە دەست دەرەقەتی نایە بۆیە ئامێری دیکە لەگەڵ بەکار هاتووە وەکو شۆفڵ یا حەفارەیە شتێک لەو بابەتە. ئەمە کارشی مرۆڤ دۆستانە نییە، ناڕۆشنبیریە، ناهونەریە، بۆ ئێمە شتێکی زۆر ناخۆش بوو. نەوەکانی شکاندنی پەیکەری باپیرە گەورەیان بە سوکایەتی دەزانن باڕەمزی نەتەوەیی و چاوەڕوانی هەڵوێستی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتن. ئەو پەیکەرەکە لێرەشکێنراوە تەنانەت شەخسێک نیە، ئەو یانەکردنی هەموو میلەتی کووردا بە تایبەتی بۆ شاری قەڵازێ. هیوادارم کە ئەوانەی دەستیان لەو کارەدا هەیە بە زووترین کات دەستگیر بکرێن و هێزە ئەمنیەکان و ئاسایش و پۆلیس بێنە سەرخەت. دانانی پەیکەری فەقێ ئەحمەدی دارەشمانە لە چوارچێوەی پڕۆژەی بەکەلەپورکردنی پشدەردایە کە خۆبەخشانە ڕێکخراوێک سەرپەرشتی دەکات و 6 پەیکەری تریشی لا شوێنە گشتەکانی قەڵاتزێ داناوە. شوێنێکی ئاوا گرنگدا استراتیژی قەرەباڵغدا جێی سەرسوورمانە پەیکەر لێرەدا بشکێت. لە هەلی پەیوەندیدار بە بەرپرسیار دەزانی لە بەرامە کارەدا وەزایدە لەگەڵەوەشدا ئێمە ئاوا دانانیشین چاوەڕێکەی شەقامی بۆ دەچوڵەنی لەبەرەوەی سمبولی پشدەر ناکرێت بشێ بشکێنرێت. فەقێ ئەحمەدی دارەشمانە ناوێکی دیاری ناو مێژووی کووردا کە بۆ نزیکەی 4 سەدە لەمەوە پێش دەگەڕێتەوە. ئەو میری میرنشینی بابان بووە و عەشیرەتی بابانەکان و فەیزوڵڵا بەگیەکانی بۆکان بابا پیرە گەورەی خۆیانی ناو دەبن. سابر عەبدوڵڵا NRT قەڵاتزێ.